بایکۆت و ناڕەزاییەکانی مامۆستایان بەردەوامە و مامۆستایان داوا دەکەن حکوومەت بەدەنگ داواکاریەکانیان بێت تا پرۆسەی خوێندن دەست پێ بکەنەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت تێکچوونی سێکتەری پەروەردە تێکچوونی تەواوی کەرتەکانی ترە لە هەرێمی کوردستان و پێویستە حکوومەت چارەسەری داواکاریەکانیان بکات. بەزوری کات پێویستە بەدەم بانگەوازی مامۆستانەوە بێن خۆ پیشاندانێکی هێمنانیان نیشانداوە کۆمەڵی داواکاری ڕەوانێ داواکاری ڕەواکان بۆ جێبەجێ بکرێن پرۆسی خوێن دەست پێ دەکاتەوە. ئەم وڵاتە تووشی شپرزەیی و داڕوخان و تێکچڕژان و لێکترازانی کۆمەڵایەتی نابێت ئەگەر بەخەم ئەم بابەتەشەوە نەبن تێکچوونی سێکتەری پەروەردە تێکچوونی سەرجەم سێکتەرەکانی ترە بێت دەکەین کەم بابەتە کۆتایی پێبێت و دەستکاری پاشەکەوتی ئیجباری مامۆستایان بکرێت و دۆخی پەروەردە لە سنووری پارێزگای هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین ئاسایی بێتەوە. ماوەیەکە دەنگۆی ئەوە هەیە حکوومەتی عێراق موچەی مامۆستایان یاریێم ڕەوانە دەکات. سەرۆکی لێژنەی پەروەردە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕای دەگەێنێت بەغدا هیچ بڕاپارەیەک وەک موچەی مامۆستایان بۆ هەرێم نانێرێت و ناردنی موچەی مامۆستایانیش لا چوارچێوەی بەشە بودجە هەرێمە کا پێویستە ڕێکەوتن لە نێوان ئەولێر و بەغدا هەبێت. ئەمن بڕواناکەم حکوومەتی عێراق موچەی مامۆستایانی هەرێمی کوردستان لێرێ بەڵام ئەگەر اتفاقێک هەبی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا لەسەر ناردنی بەشە موازنە و بەشە میزانیە هەرێمی کوردستان و مەوزوعیشترە من لە یاگەدار نیم چونکە تەخصصی من نییە. باگوێرەی راپۆرتی ڕێکخراوی یونیسێف دابڕان لا پرۆسەی خوێندن بۆ ماوەی 30 ڕۆژ ئەو ساڵی خوێندن هەژمار ناکرێت. لە هەرێمی کوردستانیش بەهۆی بەدەنگەوە نهاتنی حکوومەت بۆ داواکاریەکانی مامۆستایان نزیک دەبێتەوە لە 20 ڕۆژ مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیا کردووە. شارەزایانی بواری پەروەردەش ڕای دەگەێنن چارەسەر نەکردنی کێشەکانی مامۆستایان زیان بە داهاتووی پرۆسەی خوێندن دەگەێنێت. قارەمانجۆر، کورسات نیوز، هەولێر.